بینەرانی خۆشەویست ئەم کاتە و هەموو کاتێکتان باش پێخۆشحاڵین کە بۆ جارێکتر لە بەرنامەی هەفتپەیویندا بەیەک دەگەینەوە. لە ئەڵلقەی ئەم ڕۆماندا میوانێکی زێدە بەڕێز لە ستودیۆ ئامادەیە، ئەویش بەڕێز دکتۆر ئەمیری حەسەنپور. بەخێربێن دکتۆر. زۆر مەمنونم. بەخێراتن. بینەرانی خۆشەویست، دکتۆر ئەمیری حەسەنپور ساڵی 1943 لە دەڤەری مکوریان لە کوردستانی ڕۆژهەڵات لەدایک بووە. زانستی زمانەوانی لە تاران و لە ئەمریکا تەواو کردووە. هەروەها دکتۆراکەی دکتۆر ئەمیری حەسەنپور لە بواری لێکۆڵینەوەی ئامرازی ڕاگەاندنی گشتیدایە. ماوەی 10 ساڵە لە کەنەدا دکتۆری ئەمیری حەسەنپور لە زانستگای کۆنکۆردیا لە مۆنتریال دەرس دەڵێتەوە. بوونی دکتۆر ئەمیری حەسەنپورمان بە فرسەت زانی بە هەڵزانی لێرە بۆی گفتوگویەکی تێر و تەسەلی دەربارەی مێژووی بزوتنەوەی گەلی کورد و هەروەها دەوری ڕاگەیاندن لە بەرەو پێشبردننی خەباتی نەتەوایەتیماندا لەگەڵ دکتۆردا باس بکەین. بەڵێ دکتۆر، دەمانەوێت بە پرسێک دەست پێ بکەین، نەبوونی دەوڵەتێکی کوردی یان کورد وەکو گەلێکی بێدەوڵەت، ئەم مەسەلەیە چۆن لێک ئەدەنەوە؟ بیرۆڕاتان چییە؟ بەڵێ ئەو باسە لە زانستی سیاسەتدا دەڵێن کورد نەتەوەیەکی بێدەوڵەتە. دیارە کورد تەنیا نەتەوەیەکی بێدەوڵەت نێ، زۆر نەتەوە هەن ئێستا لە دنیادا بێدەوڵەتن و بازێکیانیش وەک نەتەوەی کورد دابەش کراون کە دەڵێن کورد نەتەوەیەکی بێدەوڵەتە. دیارە مەبەستەوە نییە کە کورد قەت دەوڵەتی نەبووە. ئێمە جاری وایە بۆ خۆشمان ئاگامان لێنێ کە گەلی کورد پێشینەیەکی زۆر لە مێژەوە لە کاری دەوڵەت دروستکردن و دەوڵەتداریدا هەی بووە. بۆ وێنە من دەتوانم باسی ئەگەر زۆر دووریش نەڕۆین لە تاریخدا نەگەڕێنەوە چەند هزار ساڵەوەی پێشکە ئەو زمانی باشیش نەناسراوە، لە 400-500 ساڵەوەی پێش دوای تێکچوونی دەوڵەتی مەغوولەکان دەوڵەتی کورد وردە دەوڵەتی کورد یەکجار زۆر پەیدا بوون لە کوردستانە. دەوڵەتی دیارە بازێکیان بەدەسەڵات بوون، بازێکیان کەم دەسەڵاتتر، بازێکیان سەربەخۆ، بازێک نیوە سەربەخۆ. لە دەکرێت بڵێن سەدەی 14 و 15 زاینیدا وردە وردە و دەوڵەتە کوردانە پەیدا بوون و بە ناسراون وەک ئەمارەت ناسراون کە بازێکیان تەواو سەربەخۆ بوون، تابعی هیچ دەوڵەتێکی تر نەبوون، بازێکیانیش ماڵیاتیان داوە بە دەوڵەتی تر و بە نێو تابعی دەوڵەتی تر بوون. بۆ وێنە ئەمارەتی بادینان، ئەمارەتی مکریان، ئەردەڵان، هەکاری، بۆتان، بابان، سۆران، ئەوانە هەرێکی خۆیان دەوڵەتێک بوون. وەک دەوڵەتی تر جێشی خۆیان بۆ، ئاڵای خۆیان هەبوو، سنووری خۆیان هەبوو، سکەی خۆیان لێداوە، پارەی خۆیان هەبوو. هەروەها خوتپەی جومعە، ڕۆژی جومعە بە نێوی ئەمیر یا خان یا پاشای کورد خوێنراوەتەوە کە ئەوانە خوتپە خوێندنەوە و سکە لێدان خۆی پێوانەی سەربەخۆیی بووە. شەرەف نامەکە خۆی ڕئیسێکی دەوڵەتی کورد بوو، دەوڵەتی بدلیس، لە مێژووی شەرەفنامەدا باسی ئەو دەوڵەتانەی کردو و خۆشیدا بەشان دەکا بەوانەی کە تەواو سەربەخۆ بوون و سەلتەنەتیان کردو، ئەوانەی کە سەربەخۆیان کەمتر هەبوو. ئەو وردە دەوڵەتە کوردانە هەتا ناوەڕاستی سەدەی 19 هێشتا مابوون و لە ناوەڕاستی سەدەی 19دا لە ساڵانی 1856 1840 لەو ساڵانەدا لە ماوەی نزیکەی 30 ساڵ دەوڵەتی عوسمانی و دەوڵەتی قاجاری ئێرانی هێرشان بردە سەر ئەو ئەمارەتانە و ئەوانەیان سەرە و نخون کرد. بەڵام هەروەک کوتم ئەگەر ئەوڕۆ دەڵێن کورد دەوڵەتێکی نەتەوەیەکی بێدەوڵەتە، مەبەستەوەی ئێستا وای لێ هاتوو، نەک ئەوەی لە پێشدا دەوڵەتی نەبووە. منتها مەسەلەیەکی گرنگ لە مێژووی کووردا ئەوەیە کە بۆچی ئەو وردە دەوڵەتانە یەکیان نەگرت و ببنە دەوڵەتێکی
یەکگرتوو وەک ترکان توانیان ترکی عوسمانی دەوڵەتێکی یەکگرتووی بەهێز دروستکەن، فارسان توانیان دەوڵەتێکی وا دروستکەن، بۆچی گەلی کورد نەیتوانی دەوڵەتێکی یەکگرتوو پێک بێنێ؟ ئەوە مەسەلەیەکی گرنگە لە مێژووی کوردستاندا. دکتۆر بێنە سەدەی 20 چارێکی یەکەم لە سەدەی 20 دەوڵەتێکی کوردی لە کوردستانی باشوور لە شاری سلێمانی ئێستا بەڕابەراتی شێخ مەحموود دامەزرا. بەڕای ئێوە دەوری مێژووی ئەو دەوڵەتە لەسەر خەباتی لەسەر قۆناغەکانی داهاتووی دوای ئەو دەوڵەتە قۆناغی تێکۆشانی کورد چی بووە؟ چی دەورێکی بینی ئەو دەوڵەتە تا چ ڕادەیەک هەستی نەتەوایەتی گەلی کوردی بزواند؟ بەڵێ بۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارە جارێ باسیەوەی بکەم کە مەسەلەی دروستکردنی دەوڵەتێکی کورد لە ناو خودی کووردا باس کراوە. بۆ وێنە 300 ساڵەوەی پێش ئەحمەدی خانی لە مەموزیندا ئەو باسی هێنا گۆڕێ کە کورد ئەو پرسیارەی کرد ئەز مامە دە حکمەتا خودێدا کورمانج دە دەوڵەتا دنێدا ئایا ژ چۆ چمانە مەحروم بالجوملە ژ بۆ چ بوونە مەحکوم. ئەو پرسیارەکە کە ئێستا لە سەرزاری هەموو کوردێکە. وەڵامێکی کە ئەحمەدی خانی دایەوە ئەوە بوو کە کورد دەوڵەتی خۆینێ دەبێ پاشایەکی کورد هەبێ کە تەواوی خانە کوردەکان و ئەمارەتە کوردەکان ئتاعەتی ئەو پادشایە بکەن و کورد لە ژێر چەپۆکەیی و لە بندەستی نەجاتی بێ. ئەو شتانەی ئەحمەدی خانی ئەو وەخت کتوویە مۆدلێکە بۆ دەوڵەتێکی کوردی ئەو زمانی 300 ساڵەوەی پێش کە ئەو دەوڵەتە دەوڵەتێکی پاشایەتی بوو. دیار بوو ئەو زەمان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئەو دەوڵەتانەی کە بوون هەموو دەوڵەتی پاشایەتی بوون وەک دەوڵەتی ئێران، دەوڵەتی عوسمانی و دەوڵەتەکانی تر. وردە دەوڵەت لە هیندوستانی هەبوون وەک ئەمارەتەکانی کورد. ئەوانە هەموو دەوڵەتی پاشایی بوون. لە ئوروپادا تازە خەریک بوو خەڵک دایان کورد کە هێزێکی تازە هاتووە گۆڕە لە ئوروپادا، چینی ناوەندی یا بورژوازی دایان کورد حاکمیەتی دەوڵەتی پاشایەتیمان قبول نێ و دەبێ پارلەمان هەبێ و خەڵک دەبێ هەڵبژاردنان هەبێ. ئەوانە لە کوردستاندا ئەو بۆ چوونە بۆ دەوڵەت ئەو وەخت نەبوو. بەڵام 100 ساڵەوە پێش حاجی قادری کۆیی کە ساڵەکانی ئاخری تەمەنی خۆی لە ئیستانبول بوو لەگەڵ دنیای تازە وردە خەریک بوو ئاشنا دەبوو لەگەڵ میلەتەکانی تر وەک بولغارەکان وەک یونانەکان وەک ژاپۆن وەک ئەو حولی هەرمەنەکان بۆیە دەوڵەتێکی نەتەوەی ساسکەن. حاجی قادر باسیەوەی کرد کە کورد دەبێ وەک ئەو میلەتانی تر دەوڵەتی خۆی هەبێ و خۆی ڕزگار بکە. لە شێرە بەناوبانگەکەی خاکی زیزیر و بۆتان حاجی قادر دەڵێ کوردینە چاو بکەن لە میلەتی بولغار، چاو بکەن لە میلەتی یونان، چاو بکەن لە هەرمەنەکان، بزان چاو بکەن لە سوودان. لە سوودانی ساڵی 1880 شۆڕەشێک بوو. دەڵێت چاو لەوانە بکەن، ئەوانە خۆیان ڕزگار کردو، دەوڵەتی خۆیان دروست کردو و ژێر چەپۆکەنین. دەڵێ ئێمە ئەگەر ڕانەپەڕین و دەوڵەتی خۆمان دروست نەکەین و علم و سەنعەتی تازە و زانستی تازە فێر نەبین و لە زمانانی تر شت وەرنەجێڕین و ئەوانە فێر نەبین ئێمە تێدا دەچین، بەجارێکی تێدا دەچین. ئەو مۆدێلی کە حاجی قادر هەیبوو مۆدێلی دەوڵەتێکی تازە و مۆدێرنی تاڕادەیەک دموکراتیک بوو کە ئەو زمانی خەریک بوو وردە لێ حاڵی دەبوو. بەڵام ئەو پرسیارێکە کردێت ئەوە 100 ساڵەوەی پێش بوو. حاجی قادر لە ساڵی 1897دا دنیای بەجێهێشت. دەوڵەتی شێخ مەحموود لە ساڵانی وەڵەکانی ساڵانی 1920 پێکات، یعنی دەکرێت بڵێ نزیکەی 25 ساڵ دوای مردنی حاجی قادری کۆیی ئەو دەوڵەتە کوردێ پێکات. بەڵام دەوڵەتی شێخ مەحموودی دەوڵەتێکی مۆدێرن و دموکراتیک و هەڵبژاردن هەبێ و ئەوانە نەبوو. دەوڵەتێکی کورد بوو، دەوڵەتێکی نیوە سەربەخۆ بوو، حولیش درا کە کابینەیەکی دەوڵەتی هەبوو، حیزب لە گۆڕێدا نەبوو. شێخ مەحموود بۆ خۆی سەرۆکی دەوڵەت بوو، دوای خۆشی کردە مەلێک وەک مەلیکی کوردستان خۆی دانا، باسی پارلمان لە گۆڕێدا نەبوو. بەڵام سەرباقی وەش دەوڵەتی شێخ مەحموود حولی دەدا کە بازە شێوەیەکی دەوڵەتداری و گۆڕینی
کۆمەڵگەی کورد حەولی بۆ بدا بۆ وێنە چاپخانەیەک لە سلێمانی هەبوو کە ئەو چاپخانەیە یەکجار گرنگ بوو گۆڤار چاپکرا چەند گۆڤار چاپکرا و دوایش کە ئینگلیسەکان هێرشیان هێنا سەر حکوومەتی شێخ مەحموود و سلێمانیان گرت شێخ مەحموود چاپخانەکەی ڕاجۆستەوە لەگەڵ خۆی بردێ ناو ئەشکەوتێک لە شاخوچێوی جاسەنە لەوێدا ڕۆژنامەی دروست کرد یعنی تەنانەت شێخ مەحمودیش کە شێوەیەکی حکوومەتی دموکراتیک و تازە و مۆدێرنی نەبوو بەڵام هێشتا ئەو زمانی فکریوەی دەکردەوە کە ئەوانەی لێ بوون لە حکوومەتدا بوون بازە ڕۆشنبیرێک کە بوون پیان وا بوو کە دەرکردنی ڕۆژنامە و جەریدەوە بەشێکی گەورەیە لە دەسەڵاتی دەوڵەتداری و ڕوونکردنەوەی خەڵک بەڵام ئەو دەوڵەتە من پێم وایە وەک بۆ ئێستا و داهاتووی گەلی کورد ناکرێ مۆدلێک بێ وێنەیەک بێ کە بڵێن ئێمە ئەو دەوڵەتە لە بەرچاومانە و شتێکی وامان دێ وەکو نمونەیەک ناتوانین وەک نمونەیەک بێ چونکە هەروەک کوتم نمونەی دەوڵەتێکی پاشایەتی بوو جێگەی دەوڵەتی پاشایەتی نەماوەیتر زیاتر پەیوەندی عشیرەتگەری بڵێن زاڵ بوو بەسەرەوە دەوڵەتی وەکو جەنابشتان ئیشارەتان بۆ کرد نە پەرلەمان هەبوو نە هەڵبژاردن هەبوو نە حزب لە ئارادا بووە زۆرتر نمونەی دەوڵەتێکی عشیرەی و دەرەبێجی بوو ئەگەرچی لە ڕواڵەتدا شێوەی مۆدێرنی هەبوو وەک هەرکوتم ڕۆژنامەی هەبوو ئەو کارەی شێخ مەحموود کردی شتێکی یەکجار سەیر و دەکرێت بڵێن بێ وێنەیە کە تۆ دێن وڵاتەکەت داگیر دەکەن دەسەڵات لە دەست دەردێنن بەڵام چاپخانە هەڵگریوی بێ لە ئەشکەوتێکا ڕۆژنامە چاپکەی ئەوە خۆی زۆر گرینگە نیشانەی وایە کە سەرباقیەوەی دەوڵەتەکە دەوڵەتێکی دەرەبەجی و عەشیرەیی بوو بەڵام ئەو هەستە هەبوو کە دنیایەکی تازەیە و دەرکردنی ڕۆژنامە و جەریدە زۆر گرینگە و ئەوەش بڵێم کە حاجی قادر پێشەوەی بمرێ لەویش لە هەر لەو شێرە گرنگەیدا خاکی جزیر و بۆتان دەڵێ 100 قائمە و قەسیدە کەس نایکڕێ بە پوڵێ ڕۆژنامە و جەریدە کەوتۆتە قیمەت و شان دەڵێ دەست خۆی شاعر بوو هەر بە شعر شتی نووسیەوە دەڵێ دەست هەڵگرن لە قەسیدە و لە شعر و شاعری بچەند ڕۆژنامە چاپکەن ڕۆژنامە و جەریدە گرینگە تەنانەت حاجی قادر ئەو زمانی ئاوا بۆی گرنگ بوو کە پێیوا بوو کورد ئامرازێکی وە پێشکەوتنی گەلی کورد ئەوەیە کە میدیای هەبێ ئەو زمانیش ڕۆژنامە و جەریدە وەک تەلەڤیزیۆن ئێستا چەندە گرنگ بوو ئەو زمانی ئەوەندەش گرنگ بوو مامەستا بێنە سەر دووەم تاقیکردنەوەی گەلی کورد لە سەدەی 20 دامەزراندنی کۆماری مەهاباد ئێستا ئەم ڕۆژانە یادی 50 ساڵەی دامەزراندنی کۆماری مەهابادە ئەتوانی بۆمان ڕوون بکەیتەوە هەلومەرجەکانی دامەزراندنی کۆماری مەهاباد چی بوو ئایا لە ڕووی بەڕێوەبردننی دەوڵەتەوە هەڵبەتە لە کاتی دامەزراندنی کۆماری مەهابادا حیزبێک هەبوو جیاوازی هەبوو لەگەڵ دەوڵەتەکەی شێخ مەحمووە لە ڕووی هەلومەرجی بەڕێوەبردننی گەلەوە چی دەورێکی هەبوو چی تەسیرێکی هەبوو تا چ ڕادەیەک دیموکراتیەت پەیڕەوەکرا تا چ ڕادەیەک کاریگەری کۆماری مەهاباد بەسەر قۆناغەکانی تری داهاتووی بزوتنەوەی گەلی کوردەوە مایەوە بەڵاوە سوالێکی زۆر بەجێ و باشە چونکە تەجربەی کۆماری کوردستان تەجربەیەکی یەکجار گرنگ بوو بەداخەوە ئێمە خۆمان زۆر مێژوو نووس و ڕۆشنبیری کورد زۆران هەول نەداوە و مێژۆی تۆمار بکەن و ڕوونی بکەنەوە ئێستاش بە بۆنەی 50مین ساڵی دامەزرانی زۆر گرنگە کە زۆرتری فکر لێ بکەینەوە و زۆرتر لێکۆڵینەوەی لەسەر بکەین و زۆرتر دەرسی لێوەربگرین ئەو پرسیارەشکە کردن لە هەلومەرجێکدا بوو هەلومەرجی دابینکردنی مافی چارە نووسی گەلی کورد لە دەکرێت بڵێن لە سەدەی 19 بەولاوە تەواو تێکەڵاو بۆ لەگەڵ باری سیاسی ناوچەیی و جیهانی بەو مانایە کە ئەمپریالیزم یعنی دەسەڵاتی دەوڵەتە سەرمایەدارێ گەورەکان لە سەدەی 18 بەولاوە پەلی هاویشتن ڕۆژهەڵاتی ناوەڕاست و
وهای لە هەر لە سەدەی 19دا چارەنووسی گەلی کورد تا ڕادەیەکی تێکەڵاو بوو لەگەڵ بەرنامە و پیلانی وڵاتە ئەمپریالیستەکان وەک رووسیەی قەدیم بە دواییدا ئەلمان، ئینگلیس، فەڕەنسا، بە دواییدا ئەمریکا ئەو هێزە گەورانەی دنیاە دەوریان جێراوە تا ئەوڕۆژ دەور دەجێڕن لە باری سیاسی ناوچەدا. هەروەها دابەشکرانەوەی کوردستان بۆ باری دووەم لە ساڵی 1970دا بەشی ڕۆژهەڵاتی کوردستان کە لەژێر دەسەڵاتی دەوڵەتی عوسمانیدا بوو لە ساڵی 1970 دوای تەواوبوونی شەڕی جیهانی ئەوەڵ دووبارە دابەش کراوە و دەوڵەتی تورکیە و عێراق و سووریا پێک هاتوو کوردان دیسان لە توپارتر کرد. جا ئەو شەرت و مەرجە دیارە دەوری هەبوو و فرسەت نابێ باسی تەواوی ئەو مێژووە بکەین، ئەمما لە ساڵی 1945 کە شەڕی جیهانی دووەم تەواو بوو شەرت و مەرجێک پەیدا بوو لە کوردستانە کە گەلی کورد بتوانێت لەو شەرت و مەرجە لەو شەرت و مەرجەدا دەوڵەتێکی ئۆتۆنۆم یا خودمختار پێک بێنێ. شەرت و مەرجەکەش ئەوە بوو باکووری ئێران لەژێر دەسەڵاتی جێشی سۆڤیەتدا بوو، خوارەوەی ئێرانی لەژێر دەسەڵاتی ئینگلیسدا بوو، ئەمریکاش هێزی هەبوو ئەو وەختە. لەو شەرت و مەرجەدا کە شەڕ تەواو ببوو هێزی سۆڤیەت لە وڵاتدا بوو، دەوڵەتی سۆڤیەت بازە مشکلێکی بوو لەگەڵ دەوڵەتی ئێرانە، کورد و ئازەربایجانی لەو هەلەدا دەوڵەتێکی ئۆتۆنۆمی خۆیان دروست کرد. مامۆستا لە نێوان دەوڵەتی مەهاباد، کۆماری مەهاباد و ئەو دەوڵەتێکی ئێستا لە باشووری کوردستان هەیە 50 ساڵ نزیکەی 50 ساڵ مەسافە هەیە، ماوە هەیە، ماوەیەکی کاتی زەمەنی لە نێوان ئەو دوو دەوڵەتەیە. ئایا هیچ جیاوازیەک یان هیچ لێکچوونێک لە نێوان ئەو دوو دەوڵەتەدا هەیە؟ حەزەکەم بۆ بینەرانی خۆشەویست باسی دەوڵەتی ئێستای باشووری کوردستان بکەی و تا چ ڕادێکیش ئەتوانی لەگەڵ کۆماری مەهابادا بەراوردیان بکەی. وەڵا ئەوە زۆر باشە ئەو وای فکر لێ بکەینەوە بزانین جیاوازی وانە چۆنە، بەرەو پێش چوون یا بەرەو پاش. پرسیارێکت کرد لە پێشدا جیاوازی دەوڵەتی شێخ مەحموود و دەوڵەتی کۆماری کوردستان، هەروەک باست کرد خۆت جیاوازێکی گرنگی ئەوە بوو کە لە دەوڵەتی کۆماری کوردستاندا حیزب هەبوو، حیزبێک هەبوو، ڕێخستنێک هەبوو کە ئەو حیزبە نوێنەرانی بازە چینێکی چەند چینی کۆمەڵایەتی کوردی تێدا بوو، زۆربیان خەڵک تاجری کوردی تێدا بوو، ڕۆشنبیری کوردی تێدا بوو، کۆمەڵەی ژانەوەی کوردستان دەڵم کە لە پێش حیزبی دموکراتدا سازکرا. تاقولۆقەش دەرەبەگی ڕۆشنبیر و نیشتمان پەروەری تێدا بوو، بەڵام کە بوو بە حیزبی دموکرات دیارە دەرگایان ئاواڵە کردەوە بۆیە چینی سەرۆک عەشیرەت و دەرەبەگ و ئەوانەی زۆرتر بێنە ناو حیزب و ناو دەوڵەتی کۆماری کوردستان. بەڵام لە هەر حاڵە ئەوە بوو کە حیزبایەتی هەبوو. حیزبایەتی هەنگاوێک لە پێشترە لە ئەوەی کە دەوڵەتی شێخ مەحموود هەیبوو کە شێخ مەحموود بۆ خۆی سەرۆکی ئەو حەرەکەتە بوو، خۆی دایدەناکە چێ ببێتە وەزیر چێ نەبێتە وەزیر، دەوڵەت چۆن بێ، دەنجی گەل هێندە لەوێدا دەورێکی وای نەبوو. بەڵام لە کۆماری کوردستاندا چۆن ئەو حیزبە هەبوو، ئەو حیزبەش کۆمەڵەی ژیانەوەی کوردستان حیزبێکی یەکجار بە قەدر و حورمەت بوو لە کوردستانە. ئێستاش ئەگەر کەسێک ئەندامی ئەو حیزبە بوو بێ شانازی پێ دەکەن و خەڵکیش پێیان گرینگە، لەبەروەی هەنگاوێک بەرەو پێشەوە بوو. بەڵام کۆماری کوردستان و ئەو حیزبی دموکراتی کوردستان فرسەتی ویان نەبوو خۆیان ئامادە بکەن بۆ هەڵبژاردن و بۆیە شێوەی حکوومەتی بکەنە حکوومەتێکی دموکراتیکتر. لە کۆماری هاوسەی ئازەربایجان ئەو کارە کرا، ئەوان مەجلیسێکیان دروست کرد و مەجلیس قانونی دادەنا و زۆر کاریوان لەباری دموکراتیکردنی ژیانی سیاسی ئەوان لەمە لە پێشتردا بوون. بەڵام لەگەڵ ئێستای ئەگەر بەراورد بکەین دیارە وەزعی وڵات یەکجار زۆر گۆڕاوە. لەبارێکەوە ئاوا گۆڕاوە کە ئێستا چەند حیزبی سیاسی هەن لە کوردستانە. ئەو زمانی تەنیا ئەو حیزبە هەبوو
منزور لە پارچەی ڕۆژهەڵاتی کوردستانە. ژیانی سیاسی ئەو زەمان کەمێک پێچوپەنای کەمتر بوو لە ئێستا یەکجار زۆرتر پێچوپەنای هەیە. دوایە لە یەک باریشەوە زۆر وێک دەچن وەزی ئەو زەمان و ئێستا. ئەو زەمان یارمەتی سۆڤیەت و دەوری سۆڤیەت لە پێکهێنانی ئەو دوو کۆمارە ئازەربایجان و کوردستاندا یعنی عاملێکی دەرەوە نەگی ناوخودی کۆمەڵگەی کورد دەوری بوو لە پێکهاتنی ئەو دەوڵەتی کۆماری کوردستاندا. لە کوردستانی باشووریشدا شەڕی خەلیج و بەرنامە و قازانجی دەوڵەتی ئەمریکا و بازە دەوڵەتێکی ئوروپایی ئەوانش دەوریان هەبوو لەوەی کە ئیمکانێک پێک بێنن کە لە کوردستانی باشووردا دەوڵەتێکی کورد پێک بێ. لەو بابەتەوە ئەو دۆلێک نزیکن. دیارە دەوڵەتی سۆڤیەتی ئەو زەمان جیاوازی زۆر بوو لەگەڵ دەوڵەتی رووسیا ئێستا. ئەو زەمان دەوڵەتێکی سۆسیالیستی بوو گەرچی ئەوانیش هەلپەرست بوون لە پشتیوانیکردن لەگەلی کووردا، بەڵام دیارە جیاوازان هەیە لەگەڵ دەوڵەتی ئەمریکا و دەوڵەتی ئینگلیس و فەڕەنسەوانە. بەڵام لەباری دیشەوە من خۆم پێم وایە لەو حکوومەتی هەرێم کە دروستکراوە لە کوردستانی باشووردا من پێم وایە لەگەڵ ئەوەشدا 50 ساڵ دوای کۆماری کوردستانە من پێم وایە لە کۆماری کوردستاندا بە تایبەتی لە شارەکاندا نەک لە گوندەکان لە شارەکان لە سابلاغ و بۆکان لە مەهاباد و بۆکان ژیانی سیاسی زۆرتر دموکراتیک بوو هەتا ئێستا لە کوردستانی باشووردا و ئەوەش زۆر جێی داخ و جێی سەفەکە وای لێ هاتووە. ئێمە چاوەڕوانی وین کە 50 ساڵ دوای ئەو تەجربەی کۆماری کوردستان ژیانی وڵات دموکراتی تر بێ و وەزە باشتر بێ، بەڵام من پێم وایە نەبووە. مامۆستا بگەڕێنەوە سەر بە ڕۆژهەڵاتی کوردستان دیسا ڕۆژی ئەمڕۆی ڕۆژهەڵاتی کوردستان بێگومان پارچەیەکی گەورەی کوردستانە ڕۆژهەڵاتی کوردستان. ئێستا ڕەوشی خەبات و تێکۆشین لەوێدا چییە؟ تۆ چۆنی ئەبینی؟ ئایا لەوانە ڕابەرایەتیەک هەیە؟ ئایا لەوانە پارتێکی پێشڕەو هەیە کە ڕابەرایەتی بزوتەوە ڕزگاری خوازی کورد بکە لەو پارچەیەدا؟ من دیارە ماوەیەکی زۆرە لە کوردستان دوورم و زانیارێکی یەکجار باش و وردم نێ سەبارەت بە و باسە، بەڵام ئەوەندەی کە من ئاگام لێبێ ئەو ڕێکخراوانەی کە لە پێشدا لە کوردستاندا چالاکیان زۆر بوو. کۆمەڵە و حیزبی دموکرات هێشتا ماون گەرچی باری سیاسی و ڕێکخراوەیان زۆر گۆڕاوە. دەوڵەت دەسەڵاتی زۆرترە بەسەر وڵاتدا ئەگەر لەگەڵ ساڵی 1970 بەراورد بکەین، بەڵام ئەوەی کە ئاڵوگۆڕێکی یەکجار زۆر کرابێ بوو بێ من پێم وانەیە وەزعی ڕۆژهەڵاتی کوردستان لە ماوەی 10 ساڵی ڕابردوودا گۆڕانێکی زۆری بەسەردا هات پێ. دیارە هەرتێک لەو حیزبە سەرەکیانەی کوردستانی ڕۆژهەڵات هەم کۆمەڵە هەم دموکرات باریان گۆڕاوە. لە دموکراتدا دیارە بوونەتە دوو بەش، کۆمەڵەش گۆڕانێکی زۆری بەسەردا هاتۆ. بەڵام من پێم وایە وەزە دەگەڕێتەوە سەر ئەوەی لە سەراسەری ئێرانە چ بێتە پێشێ و چ بارێکی سیاسی بێتە پێشێ، دیارە وەزی کوردستانیش دەگۆڕێ. هەروەک لە عێراق و لە کوردستانی باشووردا بە گۆڕانی وەزەی سەراسەری مەملەکەت باری کوردستانیش گۆڕا، لە کوردستانی ڕۆژهەڵاتیشدا هەروە دەبێ. دکتۆر بینە سەر کوردستانی باکوور. بێگومان شتێکی ئاشکرایە کە گەورەترین پارچەی وڵاتی ئێمە ئێستا لەژێر دەسەڵاتدارەتی تورکیادایە، ئەوش کە کوردستانی باکوورە. لە کوردستانی باکووردا لە ساڵی 1984ەوە بە ڕابەرایەتی پارتی کرێکارانی کوردستان شەڕێکی چەکداری بەڕێوە دەبرێت. ئەم شەڕە چەکداریە لەسەر ئاستی ناوخۆ و نەتەوەیشدا گەلی کوردی زۆر بردە پێشەوە، کێشەی کوردی بەرەو بە نێونەتەوەی بردن بردووە. بەڕای ئێوە ئێستاکە
کێشەی کورد بەر بە چی قۆناغیی چارەسەرکردن ئەڕوات ئەو خەباتەی کە لە کوردستانی باکووردا بەڕێوە ئەچێت تا چ ڕادەیەک ئەتوانێت کێشەکەی کورد بکە بە جیهانی و دەوڵەتانی جیهانی شۆڵی چارەسەرکردنی سیاسیانەی بۆ بدۆزنەوە. با من بیخەمە چوارچێوەیەکی مێژوویی ئەویش دەتوانێت باڵێ باری کوردستانی باکوور زۆر کەس دەستیان لێ شپودیان کورد ئەوەی کە کورد بوو تازە لە هیچ حرەکەتێک نابێ من دەگەڕێمەوە ساڵانی 1970 زۆر کەس دەستیان لێ شش بوو دیار بوو لە ساڵانی هەفتا پیان وا بوو کە دیار بوو حیزب و ڕێکخراوە پەیدا ببوو حرەکەت هەبوو لە ساڵانی شێستەوە دوای سەرکردنی شۆڕشەکانی 1925 و ساڵانی سیوەوە هەم زۆربەی کورد خۆی دەستی لێ هەڵگرپودیان کورد تازە سەرکورد کراوە هەم لە ڕۆژاوا داوا بوو من ئەو شتانەم زۆر خوێندۆتەوە ئاگام لێ بۆ وێنە لە ساڵی 1950 کە باری کوردستانی ئێران بڕێک ئالۆز بوو وڵاتە ڕۆژاوایەکان زۆر دەترسان کە لە ئێرانە لە کوردستان حرەکەتێک دەست پێ بکە وەزە ئێران بە یەکجاری پشێوێ من زۆر باش لە بیرمە ئەو وەخت ساڵی 1950 لە چاپەمەنی ئەو زەماندا باسی وەیان کردو کە دەوڵەتی تورکیا تاو زاڵە بەسەر کوردستاندا وەزئی تورکیا زۆر باشە هیچ نیگەرانیمان نێ لە تورکیا لە ئێرانە زۆرتر وەزئی کوردستان ممکنە پشێوێ و ئەمنیەتی ناوچە بۆ وڵاتە ڕۆژاوایەکان چاوەڕوان نەدەکرا کە لە تورکیادا کورد ڕابێت کورد سەر هەڵبدا هیچ ئەسڵەن لە ساڵی 1950 کەس پەیوانە بوو یعنی وڵاتە ڕۆژاوایەکانش پیان وا بوو خاڵان ڕاحەت بوو لە بابەت تورکیەوە تورکیەشان زۆر بۆ مهم بوو جا بۆیە ئاوای کە چاو لێ بکەین ئەو وەزەی کە ئێستا بۆ لە دە ساڵی ڕابردوودا کە تەواو وەزەکە گۆڕاوە ئێستا من لە زۆر کەس هاوڵاتی خۆمان دەبیستم دەڵێن ئەگەر ئومێدێک بێ بۆ کوردستانەوە لە کوردستانی باکوورە لە بارێکەوە یەکجار وەزەی کوردستانی باکوور مهمە چونکە تورکیە ئەندامێکی گرنگی ناتۆیە ناتۆش پەیمانێکی ئەسکەری هەرە گەورەی وڵاتە ئیمپریالیستەکانە لەبەرەوەی ئەوە لەلایەکەوە باشە لەبەر ئەوەی ئەو خەباتە گرنگتر دەبێ لەباری سیاسەوە هەروەک باست کرد لەباری جیهانی بوونەوە گرنگە لە لایەکی ترەوە دیارە زەحمەتتری دەکات تەواوی وڵاتە ئەمپریالیستەکان شەو ڕۆژ خەریکن چەک دەدەن بە تورکیە و پارەی دەدەنێ و ئیمکاناتی دەدەنێت کە حرەکەتی کورد و حرەکەتی چەپ سەرکوردکە لە تورکیەدا ئەو لایەنانەی هەیە بەڵام هەروەک کوتم ئەگەر لە چوارچێوەی مێژووی باوێ شتێکی جێی سەرسوورمانە کە چۆن ئەو خەباتە توانیوە ماوەی 11 ساڵ لەگەڵ هێزێکی ئەسکەری ئاوا دڕندە و بە پارە و بە ئیمکانات بربەرەکانی بکە و هێشتا بتوانێت بەردەوام بێ تا ئێستا من کە چاو لە مێژووی کوردستان دەکەم هیچ حرەکەتێکی کوردی نەیتوانی ئاوا ماوەی 11 ساڵ بەبێ وچان لەگەڵ دەوڵەتێکی ئاوا شەڕ بکە لە کوردستانی باشووردا دیارە بۆ ماوەی 14 ساڵ لە 1961 تا 75 لەوێ شەڕ بوو بەڵام ئەو شەڕە وا درێژەی نەبوو چەند ماوەیەک دانوستاندن هەبوو گفتوگۆ هەبوو بەڵێ دکتۆر لە دەرەوەی کوردستان پەرلەمانێک دامەزرا لە مانگی نیسانی ئەم ساڵدا پەرلەمانی کوردستان لە دەرەوەی وڵات کە نوێنەرایەتی خەڵکیی زۆر دەکات کە لە ئەوروپا و لە مەترۆپۆڵەکانی تورکیا دەژین واتە لە دەرەوەی خاشی کوردستان ئەم پەرلەمانە کۆبوونەوەی سێمی خۆی لە ڕووسیا بەست لە چەند ڕۆژی ڕابردوودا وەکو ئاشکراشە کە هەتا چەند ساڵێک لەمەوە پێش ڕووسیا یەکێک لە دووجەم سەرە هێزە گەورەکەی دنیا بوو لە لای شتریشەوە لە ئەمریکا 20 ئەندامی کۆنگرسی ئەمریکی داوایان لە کلینتۆن کردووە کە ئەمریکا بە ڕسمی ئەو پەرلەمانە بناسێت ئایا هەڵسەنگاندنی تۆ بۆ خەباتی ئەو پەرلەمانە چییە ئەتوانێت چی بکات لەبەر ڕۆشنایی ئەو پێشکەوتنانی کەوا باسم کردن کەوا پەرلەمانی کوردستان ئەو هەنگاوە دیبلۆماسیە مەزنانی عینێت ئەتوانێت چی بۆ کورد بکات
ئەو تەجربەیە و پارلەمانە دیارە گەلانی تریش لە ڕابردوودا ئەو کاریان کردو و دەوری جێراوە پارلەمانی لە تەبعید زۆر تەجربەی وا هەبوو لە ڕابردوودا وەک هەنگاوێک بەرەو دانانی دەوڵەتێک یا وەک هەنگاوێک بەرەو ئەوەی کە حاکمیت وەدەستکەوێ و مافێکی چارە نووسدا بین بکرێ ئەوە زۆر جاروا هەیە هەنگاوێکی پێویستە دەبێت شتێکی وا هەبێت چون هەروەک باست کرد ئەو پارلەمانە لەوانەیە دەوڵەتی تر بە ڕسمیەتی بناسن و دەکرێت بەرنامەدا بنێ بۆ وەک هەنگاوێک بەرنامەدا بنێ لەبارەی سیاسی لەبارەی کولتوری لەبارەی زمانەوە ئەو پرۆسەی ڕزگاری نەتەوەیی و دانانی دەسەڵاتێکی سیاسی و دەوڵەتی خێراتر بکە و زووتر ئەو کارە بەجێبێنێ. بینەرانی خۆشەویست وەکو باسمان کرد دکتۆر ئەمیری حەسەنپور تایبەتمەندی ئەو لە بواری لێکۆڵینەوەی ئامرازی ڕاگەیاندنی گشتیدایە بۆیە ئێستا بە پێویستی دەزانین لێ بپرسین دەوری مەد تیڤ لە ڕاگەاندنی کورددا لە ڕاگەاندنی جیهاندا چییە بە چی شێوەیەک مەد تیڤ دەتوانێت ببێتە ئامرازێک بۆ دۆزینەوەی چارەسەرێکی سیاسیانە بۆ کێشەی کورد تا چ ڕادێک مەد تیڤ لەو لە خزمەتی ئەو ئامانجەدا ئەتوانێت خزمەت بکات. من پێم وایە لە بارەی ئێستای دنیادا کە ئامرازی ڕاگەیاندن یەکجار گرنگ بوون مێتیوی وەک ئەغڵب ڕۆژنامە کوردەکانی دەرەوەی وڵات باسییان کردو شۆڕشێک بوو لە دنیای ڕاگەیاندندا لە دنیای ڕاگەیاندنی کوردیدا هەروەها لەبارەی جیهانیشەوە وەک شۆڕشێک چاوی لێکراوە بازە ڕۆژنامەیەکی ئوروپایی باسییان کردو کە کوردان لە بەدانانی مێتیوی هەوڵ هەنگاویان هەڵگر بۆ دروستکردنی تەلەڤیزیۆنێک بۆ گەلانی بێدەوڵەت و بێ وڵات ئەوان ئەڵبەتە نووسی بۆیان بێ وڵات کورد ئەڵبەتە وڵاتی هەیە بەڵام دەوڵەتی نێ دەورێکی ئاوای هەیە هەم لە ڕادەی دنیاییدا کە گەلێکی ئاوا ژێردەست و دابەشکرا و بێدەسەڵاتی سیاسی بتوانێت لە ساتەلایت کەڵک وەرگێ و بەرنمێکی تەلەڤیزیۆنی گشت ڕۆژێ چەند ساعت بەرنامەی تەلەڤیزیۆنی هەبێ بۆ تەواوی کوردستان و بۆ لایەکی ئوروپا و باکووری ئەفریقا ئەوانە وەک شۆڕشێک و وەک هەنگاوێکی گرنگ چاوی لێکراوە کەوابوو کە دەڵێن شۆڕژێنی وەزعەکە بەجارێکی گۆڕاوە یعنی لە پرۆسەی گەشانەوەی تاریخی و گۆڕانی مێژووییدا لێرەدا بازدانێکە بۆ بازدانێکی تاریخی بەڵام لەلایەکی تریشەوە زۆر گرنگە ئێمە گەر چاوی لێ بکەین من کە مێژووی میدیای کوردی چاو لێ دەکەم هەروەک باسم کرد حاجی قادر 100 ساڵەوەی پێش دەیکرد دەبێ ڕۆژنامە و جەریدە بڵاوکەینەوە ئەحمەدی خانی 300 ساڵەوەی پێش هەر باسی کتێبی دەکرد دەیکرد ئەنوا ئێمەلەر خوددان کتێبن کرمانج تەنێ دەبێ حسێبن دەیکرد بێگانەوامان پێ دەڵێ ئێمە دەبێ کتێب بنووسین و من مەموزینم نووسیوە ئەو بێدعەتەم کردو کە زمانی کوردی وەک فارسی لێبێ ئەحمەدی خانەی کتێب بۆوی ئامرازی کتێب کە ئامرازێکی گرنگی ڕاگەیاندنی گشتێ ئەو کتێبی بۆ مهم بوو حاجی قادر ڕۆژنامە و جەریدەی شەرەفخانی بتلیسی هەروە شەرەفخانی بتلیسی هەروە بە دواییدا هەروەک باسم کرد شێخ مەحموود چاپخانەی زۆر پێ مهم بوو سمایل ئاغای سمکۆ کە ڕئیس عەشیرە بوو کە شاری ورمەی گرت و چاپخانەیەکی گرت و ڕۆژنامەی بڵاو کردەوە لە کۆماری کوردستاندا چاپخانەی کوردستان وەک ڕێکخراوەیەکی هەرە گرنگی کولتوری و کۆمەڵایەتی بوو هەرچی میوان دەهات دەیانبر لە چاپخانەکە ببینێ و شاعران شعران پێ هەڵدەکوت و زۆر شتێکی گرنگ بوو جا لەو بابەتەوە هەروەک کوتم ئەگەر مێتیوی بازدانێکی تاریخێ بەڵام لە هەمان کاتدا درێژەدانی هەول و تێکۆشانی گەلی کوردە بۆیە کە بێتە دنیای تازە و لە ئامرازی ڕاگەیاندنی گشتی کەڵک وەربگرێ بەڵام دەورێکی یەکجار زۆری هەیە دەورەکەی ئەوەیە کە کوردستاندا بەشکراوە تا ئێستا هیچ ئامرازێکی ڕاگەیاندنی کوردی چاپەمەنی گۆڤار کتێب تەنانەت ڕادوویە
نەیتوانیوە ئەو سنوورانە تێک بدا و بگاتە سەراسەری کوردستان و سەراسەری هەرچی کوردی لە دەرەوەی وڵاتە هیچ رادیۆ تا ڕادەیەک ئەوەی کردەوە بەڵام لەبەر ئەوەی شێوەکان جیاوازن نەیتوانیوە سنووری لەهجەکان تێبپەڕێ لەو سنوورانە بەڵام مێتیوی چون تەلەڤیزیۆنە و وێنەی تێدا و دیمەنی تێدا و نووسینی تێدا و قسەکردنی تێدا بۆ گەلی کورد کە چەند لەهجە و دیالێکتی هەیە هاسانتر لەو سنووری لەهجانە تێدەپەڕێ و خەڵکێکی زۆرتر دەتوان کەڵکی لێ وەربگرن. بەڕای ئێوە مەد تیڤ تا چ ڕادەیەک دەتوانێت ببێتە یاریدەدەرێک بۆ دروستبوونی زمانێکی یەکگرتووی کوردی چونکە وەکو شارەزای ئێستا لەوانەیە لە ماوەی 1000 ساڵی دیرۆکی کووردا جاری یەکەمە خەڵکی مەهاباد بەرنامە بە زاراوەی کورمانجی سەر و ئەبێنین یا خەڵکی ئامەد بەرنامە و چاوپێکەوتن و یا مۆسیقا بە زاراوەی کرمانجی خوار و یا بڵێن سۆرانی ئەبیستن. بەڕای ئێوە وەکو ئەوەش کە پسپۆڕیتان لە بواری ڕاگەیاندندا هەیە مەد تیڤ چۆن ئەتوانێت کار لە زاراوەکان بکە کارلێکیان پێ بکە زمانێکی کوردی ئەگەر یەکگرتوش نەبێت و نزیک لە یەکەوە دروست بکات وڵات دەتوانێت لێکیان نزیک بکاتەوە یعنی ناتوانێت تێکەڵاویان بکاو لە وایدا بنێن لەهجەیەکی ستاندارد دروست بکە بە تێکەڵاوکردنی سۆرانی و کرمانجی و هەورامی و دمڵکی ئازازاکی ئەوە تەلەڤیزیۆن پێی ناکرێ و دەسەڵاتی دەوڵەتێکی یەکگرتووی دەوێت بەڵام تەنانەت ئەگەر دەسەڵاتی دەوڵەتێکی یەکگرتووی کوردی شەبێ ئەوە کارێکی هاسان نێ بەڵام مەد تیڤ دەتوانێت ئەوانە زۆر لێک نزیک بکاتەوە و تا ئەوەندەش کە 5-6 مانگێشە دەستی بەکارکردو زۆر سەرکەوتوو بۆ لەوەیدا کە ئەو بینەرانە من کە باسم لەگەڵ کردوون ئەوانەی سۆرانی بوون دەڵێن ئێمە زانیاریمان لە بابەت لەهجەی کرمانجی زیاتر بۆ. دکتۆر وردە وردەیەینە کۆتایی بەرنامەکەمان ئەگەر شتێکی هەیە لە دواییدا بۆ بینەران داخوازیەک پێشنیارێک ئەتوانی بێڵێ من داخوازیم ئەوەیە هەم لە مەد تیڤ بە تایبەتی کە مەد تیڤ ببێتە مەودایەک بۆەوەی بیر و ڕای جۆرا و جۆری سیاسی و کولتوری کە لە کۆمەڵگەی کوردیدا ئێستا یەکجار زۆر بووە ئەوانە بتوان لە مەد تیڤدا بیر و ڕای خۆیان باس بکەن و خەڵکیش کەڵکی لێوەربگرێ و هەروەها بینەران دەورێک بجێڕن لە کۆمەکردن بە مەد تیڤ بۆ بەناردنی بەرنامە بەناردنی ڤیدیۆ بە نامەنووسین بە تەلەفۆنکردن بە هەر شێوەیەکی کە ئیمکانی هەیە دەورێک بجێڕن لەوەی کە مەد تیڤ ببێتە ئامرازێکی زۆر باشتر و زۆر دەوڵەمەندتر و بتوانێت دەورێکی باشتری بێ لە ژیانی سیاسی و کولتوری و ئەدەبی و هونەری گەلەکەماندا. زۆر سپاس. بینەرانی خۆشەویست بەم جۆرە دێنە کۆتایی ئەڵقەی ئەم جارەی بەرنامەی هەفتپەیڤین هیوادارین کەوا کاتێکی خۆشتان لەگەڵ گفتوگۆ بە پێزەکانی دکتۆر ئەمیری حەسەنپووردا بردبێتە سەر. زۆر سپاس دکتۆر گەلێک مەمنونم زۆر سپاس دەکەین تا جارێکی تریش بە یەک دەگەینەوە بمێنن لە خۆشیدا.